حەمد و سەنا و سوپاس و ستایشی بێپایان بۆ خوای پەروەردگاری جیهان، درود و سەلام لەسەر پێغەمبەری ئازیز و خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل و بەیت و هەموو یاران و هەموو شوێن کەوتوانیان تا کۆتە زەمان. ئیماندارانی خۆشەویست، پێخۆشحاڵم لە حەڵقەیەکی نوێی زنجیرە باسەکانمان دەربارەی مافە ئیسلامیەکان هاتمەوە خزمەتی بەڕێسان. ئەمڕۆ باسی مافی ئەولا دەکەین لەسەر باوکو دایک، مافی مناڵ لەسەر باوکو دایک. طبعا مافی مناڵ لەسەر دایک و باوک پێشی مافی باوکو دایک ئەکەوێت لەسەر مناڵ، چونکە پێشا دایک و باوک مناڵ پێگەێن و گەورەیەکەن. ئەگەر ئەوان حەقەکانی ئەوان نەدەن ئەوان خۆیان تاوانبارن. لەبەر ئەوە خۆشەویستەکانم ئەبینی هەر ئەو خوایی کە فەرمانی کردووە ئەفەرمێەوە وەصەینە الئینسانە بیوالیدەیهی ئیحسانە یا بیوالیدەیهی حوسنە، هەر ئەو خوایەیە کە ئەفەرمێ یا ئەیها الذین ئامنوا قوا ئەنفوسەکم وئەهلیکم نارا وەقودها الناس والحجارە. کەوابوو پێش ئەوەی بڕۆین ناو بابەتەکەەوە پێویستە ئەم خاڵانە بزانین. یەک، مناڵ ئەمانەتە سپاردەیە لە لای دایک و باوک لە ڕۆژی قیامەتە خوای تەعالا لێپرسینەوەی لەسەر ئەکا. پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ پیاو بەرپرسە لە کەسوکاری لە ماڵ و مناڵی، خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتە لێ ئەپرسێتەوە. هەروەها ئافرەتیش بەرپرسە لە ماڵی مێردەکەی و لە مناڵەکانی و لە ڕۆژی قیامەتە لێپرسینەوەی لەسەر ئەکرێ، وەکو لە حەدیثی صحیحە کە لە بوخاری مسلم گێڕاوەتەوە هاتووە. هەروەها ئەبێ بزانین مەسئولیەتی بەرپرسیارەتی پەروەردەکردنی مناڵ بە دەرەجە یەکەکرێتە سەر دایک و باوک، وەکو خوای تەعالا فەرمی یا ئەیها الذین ئامنوا قوا ئەنفوسەکم وئەهلیکم نارا، یعنی ماڵ و مناڵت بپارێزە لە ئاگری جەهەنەم. ابن عمر خوای لێ ڕازی بێ ئەفەرمێ ئەدب ابنك فإنك مسؤول عنه ماذا أدبته وماذا علمته. ئەفەرمێ مناڵەکەت پەروەردەکە چونکە تۆ بەرپرسیاری چیت ئەدەبداوە و چیت فێر کردووە. ئەمجا دایک و باوک لە هەموو کەس زیاتر کاریگەریان هەیە لەسەر داهاتووی مناڵەکەیان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر مناڵێک کاتێ لە دایک ئەبێ لەسەر فیترەت پاکی لە پێشا لە دایک ئەبێ، جا باوک و دایکی ئەیکەن بە جوولەکە یا ئەیکەن بە مەسیحی یا ئەیکەن بە مشریکیان بە هەر شێوەیەک، وەکو لە حەدیثی صحیحی ئیمامی مسلمە هاتووە. کەوابوو بەرپرسیارەتی یەکەم لەسەر دایک و باوکە. ئەمجا ئەبێ بزانین حەقی مناڵ لەسەر دایک و باوک دوو بەشە، بەشێکی ئەکەوێتە پێشی ئەوەی کە مناڵ لە دایک ببێ و پێشێکی تریش ئەکەوێتە پاش ئەوەی کە مناڵ لە دایک ببێ. پێش ئەوەی مناڵەکە لە دایک بێ، یعنی پێش لە دایک بوونی مناڵ هەندێک حقوقی هەیە ئەو مناڵە. یەکەم، پێویستە ئەو باوکە یان ئەو دایکە هاوسەرێکی باش بۆ خۆیان هەڵبژێرن بۆ ئەوەی لە داهاتووە مناڵەکانیان مناڵێکی چاک بن، پەروەردەیەکی باش بکرێن. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ تنكح المرأة لأربع، ئافرەت لەبەر خاتری چوار شت خەڵک ئەیخوازێ، لەبەر خاتر پارەی، لەبەر خاتر بنەماڵەی، لەبەر خاتر جوانیەکەی، لەبەر خاتر دینەکەی. جا ئەفەرمێت تۆ خاوەندین هەڵبژێرە، ئەی ئیماندار، تۆی ئیماندار خاوەندین هەڵبژێرە. هەروەها نەسیحەتی ئافرەت و کەسوکاری ئافرەتی شەکاو پیان ئەفەرمێ ئیذا جاءکم من ترضون دینه وخلقه فزوجوه، کچەکانتان با بدەن بە کەسانێک کە دین و ئەخلاقیان هەیە، ئەگەر وانەکەن دوایی لەسەر زەویە فیتنە و فەسادێکی خراپ بەرپا ئەبێ. کەوابوو ئەبێ ژن و پیا و کەسی باش، ژنیش و پیاویش ئەبێ کەسی باش هەڵبژێرن بێکەن بە هاوسەری خۆیان. ئەوە خاڵ یەکەمە یان حەقی یەکەمە. حەقی دووەم، پێش ئەوەی مناڵ ببێ ئەبێ دوعای خێر بکەی. ئەو پێغەمبەر زەکەریا دوعاکە داواکە خوا مناڵی پێ ببەخشێ، لەگەڵ ئەوەی شا ئەفەرمێ مناڵێکی چاک و ڕێک و پێک قال رب هب لي من لدنك ذرية طيبة. هەروەها دایکی مەریەم ژنەکەی عیمران کاتێک کە دوو ژیان ئەبێ داواکە لە خوای پەروەردگار ئەفەرمێ ئینی ئوعیدها بك وذريتها من الشيطان الرجيم، پەنای ئەگرم ئام مناڵەی سکم
پەنای ئەگرم و زوڕگێتەکەشی لە شەیطانی نەفرین لێکراو. سێم پێویستە ئینسان لە کاتی کاری ژن و مێردیە دوعا بکات، داوا بکات، ئەو زکرە بخوێنێ کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ کاتێ ئینسان لەگەڵ خێزانەکەی تێکەڵ ئەبێ بڵێ بسم الله اللهم جنبني وجنب الشيطان ما رزقتنا، بڵێ بەناوی خوا، خوایە لە شەیطان بە دوورمان بگرە و ئەوەیشی کە ئەی بەخشی پێمان لە شەیطان بە دووری بگرە. جا ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەگەر مناڵیان ببێ مناڵێکی چاک ئەبێ و شەیطان ناتوانێ زیانی پێ بگەێنێ و مسەڵەت ببێ بەسەریە. ئەم حەدیثەش متفق عەلەیهە. جا زۆر گرنگە ئەم خاڵانە ڕەچاو بکەین. لە پاشی لەدایک بوونی ئەو مناڵە بڕێ حەق و حقوقی تر هەیە، لەوەی کە بانگ بدرێ بەگوێ، لەوەی کە ناوێکی باشی بندرێ، زۆر گرنگە دوعای خێری بۆ بکرێ، وەکو خوای تعالی فەرمێ وأصلح لي في ذريتي إني تبت إليك وإني من المسلمين. و ناوی جوان زۆر گرنگە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناوی ئەو ناوانەی کە باش نەبوو نەهین ئەسحابەکان گۆڕوێتی، و کاتێک کە مناڵیشیان بهێنایە بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناوێکی باشی لێئەنا. زۆر گرنگە ناوێک لە مناڵەکانمان بنین، ناوی مثلا پەیوەندی ناوی خوای پەروەردگار بێ، بۆ نمونە عەبدوڵڵاه، عەبدوڕەحمان و لەگەڵ ناوە جوانەکانی خوای پەروەردگار، هەروەها یا ناوی پێغەمبەران، ناوی پیاو چاکان، ناوی ساڵحین، یام ناوێک بێ معنایەکی باشی هەبێ، بۆ نمونە بەختیار بە عەرەبی سەعید و کوردی بەختیار، ئەم ناوێکی زۆر جوان و ڕێک و پێکە. و هەروەها بەو شێوە بەڵام من خەڵکێ ناوی مناڵەکەی ئەنا مثلا لە جاتی ناوی باشی بنان، ناوێنە بۆ نمونە عاصی، يعني يا أخي بو يعني معقولة ناوي من بن عاصي، يعني بو نمونة أما هي لنا وخمانا وخام على النزانين خلق واكا. وناو زور كاريگري هي لسر صالح بوني منال هروها بزيهات نوب منالتا، يعني زور بيويستا كاتي كابرات لا بيغمري خوا صلى الله عليه وسلم تماشا كرد بيغمري خوا ماتشي منال كان يكاي منال كان فاطمة حسن وحسين أكا وتي بو إيو ماتشي منال كان بيغمري خوا صلى الله عليه وسلم فرمي بالي وتي والله من أونا منالم هي يعني اصلا ما تشي كان من كردو هل ناوي نزيكش من بنوا. جاء بيغمري خوا صلى الله عليه وسلم فرمي تشيد لقلاب كم لكاتك كخواي تعالى رحمه بزي لناوي دلي توا نيلاوا. هروها باراستني كرامتي من علاقات، يعني من علاقة لا يخلق مشكينوا حتى بقى كسانا كسي نزيك تجبن كسي خزم تجبن، يعني الريز لمن علاقة خد بقرا مشكينوا ولا لا يخزمو كسكارت لا لا مامي انا خالو انا. هروها مجالي من البدا كياري بكا، يعني منال بطبيعة حزي لياري كردنا، يعني سنوري كيبو دانا بلام مجالي شي بدا، يعني همو درقا كاني ليدا مخا، يعني منال بيويستا ما هاوكاريان بين بو اوي پرورده ببنو جسمكي ورزشوان و چاكيان هبه. هروها بيويستا منال كان من يعني للاياني پروردهي وزور گرنگا، يعني ما مصاي باشيان بو دابنين جگل لمكتب يعني بيويستا ما مصاي باشيان هبه فيري قرآن بكرين وفيري عقيدي صحيح بكرين وفيري اخلاق و روشتي جوان بكرين او زور گرنگا چوكا او منالا كي هي اگر تو نبي بهاوري و تو نبي بالرفيق و تو نبي با ريبيشان دري. هروها خوشي سكانم طبعا ما لسر امانه هموي بلغمان هي دياها بلغمان بلان بابتك اما حزبان كردوه يعني كرد به حتى بو من بكري لبر او بسريع اتشم زور مهمه خوشي سكانم ك لما فكاني من البصرمان اويه ك نفقيان بكين، يعني نيل لاني مادي واحتياج بن بفيت وانا يعني من الله ابي خوشي بزاني كتوت وانا تشني كبو اوي قليد لنا كاتي تو بفيت وانا يخوت نفقي لسركي ببي. طبعا اگر هتجبو اگر خوي تعالى بيش دابو اسراف ما كان لنفقه كردني من الله نا اسراف ونش دزقرتنا، يعني اوي كخوي تعالى في ارماني كردوه دست وا مقرا وبمشي ويشي بيمكا بلكو بوشي وبي يعني او تشاكا. هروها ابي من علاقات بباريزي لا هاوري خراب لا كسي خراب لا شويني خراب زور گرنگا، وهروها لا حسودي لا تشاوي خرابيش، يعني پیغمبري خوا صلى الله عليه وسلم من علاقاني رقيه اكرت لا تشاوبيس لا حسادت لا سحر لا امانه زور گرنگا تو دائم قران بخوين تسر من علاقان سوره فاتحه بخوين تسر يعني قل اعوذ برب الفلق قل اعوذ برب الناس او دعانك هاتو دجبه تشاوبيسي ودجبه نفس وحسادت. وهروها نيلي ناڵەکان من هیچ ئازارێک يعني ئەگەر نەخۆشیێکیان هەبوو یان شتێکیان هەبوو زوو فریای کەوینەوە بیبین بۆ دکتۆر و هەوڵدەن عیلاج و چارەسەری بکەین پێش ئەوەی
لە دەست دەرچێ پێش ئەوەی لە دەست دەرچێ و هەروەها مناڵەکەت ڕابێنی لەگەڵ خۆتا ڕۆژانی جمعان و لە کاتی ڕەمەزانانە و لە کاتەکانە و لە کاتی نوێژەکانە بە قەدەری توانە مناڵەکانمان لەگەڵ خۆمانە فێری مزگەوت بکەین و فێری مەجلسی پیا و چاکانی بکەین مەجالسی علم و خێر و چاکە و بیان بکەین بە هاوڕێی مامۆسای باش و هاوڕێی کەسی باش بەڕاستی ئەمانە هەمووی زۆر گرنگن هیوادارم ئینشاء الله توانی بێتم هەندێک لەو حەقانە بخەمە بەرچاو ڕاستە ئەمە درێژەی هەیە بابەتەکەش پێویستی بە ئەو بەڵگانە هەیە ڕوونی کەیتەوە بەڵام لەبەر کورتی بابەتەکە لەبەر ئەوەی کورد بێ و بتوانین ینی لە ماوەی چەند دقەیەکە ئینشاء الله هەندێک سوود بە جەناتان بگەێنین بۆیە من هەوڵمدا هەر ڕوسنوقاتەکان سەرخاڵەکانتان ئینشاء الله پێشکەش بکەم هیوادارم ئینشاء الله خۆتان بتوانن زیاتر و زیاتر معلوماتتان هەبێ و شارەزاییتان هەبێ لە بوارە داواکارم خی پەروەردگار بۆ خاتن ناوە جوانەکانی خۆی وامان پێ بکە بتوانین ئەو مەسئولیەتەی لەسەر شانمانە بە جوانی ئەدای بکەین والسلام عليكم ورحمة الله وبركاته.